لە دنیادا میدیای هەر وڵاتێک بۆ پاراستنی کولتور و دین و جوانیەکانی کۆمەلگا کار دەکات، بەڵام لای بەشێک لە میدیای هەرێمی کوردستان ئەم ئەرکە پێچەوانەیە. بە بڕوای شارەزایان بەشێک لە میدیای کوردی خۆی لە هەموو بەرپرسیارەتیەک داماڵیوە و دوور لە ئیتیک و بەها ڕۆژنامەوانیەکان بە شوێن شێواندنی کولتوری کوردەواری و گومان خستنە سەر بیر و باوەڕ و ئاینی زۆرینەی خەڵکەوەیە. ئەرک و ڕۆڵی میدیا لە هەر سیستەمێکدا چاودێری ئەدای حکوومەت و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لا ماف و ئەرکەکانی لەسەر ئەم دیاردەیە. وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئێستا کاتی ئەوەیە هەم ئێمە و هەم میدیا بە بەرپرسیارەتێکی نیشتیمانی و ئینسانیەوە مامەڵە لەگەڵ میدیا بکەین و میدیاش لەگەڵ کۆمەلگا بیکەن. دەشڵێت لە ئێستادا سۆشیال میدیا بۆتە کارەسات. هەم ئێمە هەم میدیا بە بەرپرسیارەتێکی ئەخلاقی نیشتیمانی ئینسانیانەوە مامەڵە لەگەڵ میدیا بکەین و میدیاش مامەڵە لەگەڵ کۆمەلگا بکات. بەڕاستی هەندێک شت هەندە وڵاتی ئێمە ئەمانەتن لەسەر شانی ئێمە، ئەمانەتن لەسەر شانی میدیاکاران ئەبێ بپارێزرێن. ئێمە ناکرێت نەوەیەک بەرهەم بهێنرێت لە وڵاتە ئینتیمای نەبێ، نەوەیەک بەرهەم بهێنرێت هەندێک شت کە لە کۆمەلگەی ئێمە دابوونەریت نییە تەشەنە بسێنێت. بەڕاستی ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری هەموو ئەو شتانەی کە ئەکەونە ئەو چوارچێوەیەوە چوارچێوەی ئەوەی کە دابی کۆمەڵایەتی بە هەموو شێوەکانیەوە بکەوێتە ژێر پرسیارەوە ئەوە دەکەین. لای خۆشیەوە ئەندامێکی لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان دەڵێت لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری باسمان لەوە کردووە هەر بڕگەیەکی میدیایی کە لەگەڵ بنەماکانی ئاین و نەریتە کۆمەڵایەتیە باڵاکاندا ناکۆک بێت دەبێت ڕابگیرێت و چی دیکە پەخش نەکرێت. ئێمە هاوڕا بووین لەسەر ئەوەی کە هەر بەرنامەیەک لە هەر کەناڵێک پێشکەش دەکرێت هەڕەشە بێ بۆ سەر عورفی کۆمەلگا. یەکەم شت بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام ئینجا عورفی کۆمەلگا ئەو بەرنامانە ئیجراعاتی یاساییان بەرامبەر بکرێ. بەڵام لەگەڵ داخستنی کەناڵین چونکە کەناڵ بە یاسا هیچ یاسایەک ڕێگە بەوە نادا کەناڵدا بخرێ. بەڵام ئێمە دەستخۆشیمان لە وەزارەت کرد کە هەندێک بەرنامە ڕابگرێت کە هەڕەشە بێ بۆ سەر شیرازەی خێزان، چونکە بە پێی دەستوری عێراقیش ئەمە ڕێگە پێدراو نییە بە مادەیەکی دەستوری هەر شتێک پێچەوانەی ئاداب و نیزامی عام بێ و دەبێت ڕێگری لێ بکرێ. بۆیە ئەمە بڕیارێکی یاساییە کە داویانە و هەر بەرنامەیەک یاخود هەر کەناڵێک پێچەوانەی شیرازەی خێزان و کۆمەلگا بجوڵێتەوە دەبێت ئیجراعاتی یاسایی بەرامبەر بکرێت. هەرێمی کوردستان لە ئێستادا بە کۆمەڵێک قەیران و ئاڵانگاریدا تێدەپەڕێت کە سیاسەتی هەڵە و بڕیاری کوردبینانەی دەسەڵاتداران بەسەر خەڵکیاندا هێناوە. سەرباری ئەمە ماشێنێکی میدیایی زەبەلاح بە پارە و سامانی میلەت لە کاردایە لەلایەک بۆ جوانکردنی وێنای دەسەڵات و پەردەپۆشکردنی ناشرینیەکانی، لەلایەکی دیکەشەوە بۆ دروستکردنی فەزیحەیەک لە بەدگومانی بەرامبەر هەر بەهایەکی ئاینی و کۆمەڵایەتی کە بە بڕوای شارەزایان بەرەنجامەکانی ئەم پیلانەش کۆمەڵێک گرفت و قەیرانی کۆمەڵایەتی دەبێت کە دەرهاویشتەکانی دیسان بۆ سەرشانی خەڵک و خێزانەکانیان دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.